ئەو کاتتان باش هاوڕێیانی سایکۆفێر، خۆشحاڵین لەوانەی سێمی خولی سوپەرڤیژنی نەخۆشیە دەرونیەکان کە لەلایەن دکتۆر شێروان عەبدوڕڕەحمان جەباریەوە پێشکەش دەکرێت گەڕاینەوە لاتان. وەکو بڕیار بوو دوێنێ شەو پێشکەش بکرێت، بەڵام بە هۆکاری تایبەت بە دکتۆر بۆ ئەم شەو دوامان خست. لەوانەیە ئەمڕۆدا دکتۆر باس لە نەخۆشی دووجەمسەری و ئەو شڵەژانانەی کە پەیوەندیان پێوە هەیە باس دەکات. هیوادارین هەموو لایەکتان سوودمەت بن لێی. بۆ بەڕێزانەی کە نەیانتوانیوە ئامادە بن لەوانەی یەکەم و دووەم دەتوانن ئێستا بینەری تەواوی وانەکان بن لە یوتیوبی سایکۆفێرەوە. دکتۆر شێروان ئەگەر ئامادەیت ئەتوانیت دەست پێ بکەیت. سڵاو و ڕێزمان هەیە بۆ هەموو فێرخوازانی خۆشەویست و داوای لێبوردنتان لەکەم کە دوێنێ نەمانتوانی وانەکە پێشکەشکەین بە هۆکارێکە لە دەرەوەی توانای خۆمان بوو. ئینشاءڵڵا پشت بەخوا ئەمڕۆ وانەی سێممان دەست پێکەین، هیوادارم ئینشاءڵڵا سوودی لێ ببینن. کەمیشە ئەو تێبینیە دەبێ بڵێین وانەکان تەنها سەرەتایەکە بۆ چوونە ناو نەخۆشیە دەرونیەکانەوە. ڕەنگە بتوانین ئەوەش بڵێین کە ئەم سەرەتایە بۆ ئێوەی خوێندکارانی بەشە دەرونیەکان سەرەتایەکی خراپ نەبێ، باش بێت. وە لە داهاتووە ئینشاءڵڵا کاری باشتر و زیاتر چوونە ناو چۆنێتی چارەسەرکردن و چارەسەری دەرونیەوە بچینە پێشەوە. وانەکەمان بە ناونیشانی بایپۆلار واتە نەخۆشی دووجەمسەری و تێکچوونەکانی هاوشێوەی. زۆر باشە. با ئێمە ڕۆستەکان بخوێنینەوە و اینجا شەرحیان بکەین. پێم وا بێ ئەمە باشترە بۆ ئەوەی کە دواتر ئێوە دەیخوێننەوە کێشەتان بۆ دروست نەبێ، یعنی لە ماناکردنیا لە تەفاسیلەکەیە کێشەتان بۆ دروست نەبێ. لێرەدا ئەڵێ bipolar and related disorders are found between the chapter of schizophrenia or schizophrenia spectrum and other psychotic disorder and depressive disorder in DSM-5 TR, in recognition of their place as a bridge between those two diagnostic classes in terms of symptomatology, family history and genetic. ئەمە بۆ واتای چی دێ؟ لە DSM-5 کەوتمان DSM-5 بریتیە لە دەستوری نەخۆشیە پزیشکیەکان، نەخۆشیە دەرونیەکان. بایپۆلار واتە دووجەمسەری لە نێوان شیزۆفرینیا و دیپرێشنە دانراوە، شیزۆفرینیا و خەمۆشیە دانراوە. ئەمەش ئەڵێ وەکو شوێنێکە کە بریتە لە جستێک لە بینی ئەم دوو نەخۆشیەیە لە ڕووی نیشانەوە، لە ڕووی ئەوەی کەوا فامیلی هیستری لە خێزانەوە و جنێتیک تایە بەشدارە. دواتر دین باسی بایپۆلەرەکەین. ئێمە لە بایپۆلەرە دوو جۆرمان هەیە، جۆری یەک، جۆری دوو. طبعاً بۆ زانیاریتان یەکێ لە زاناکان کە وتمان دیپرێشنیشی نووسیوەتەوە لە DSM-5 کە ناوی هاگۆپ ئەکیسکاڵ بوو، قەنەعەتی وایەکەوە جگە لە بایپۆلەری یەک و دوو ئەتوانین سێ و چواریشمان هەبێ، لەوەش دوورتر ڕۆیشتووە. ئەویش ئەڵێ ئەتوانین یەک و نی و دوو نی و سێ و نی و ئەوانشمان هەبێ، یعنی شتەکە وردکەینەوە دووجەمسەریەکان بێزگە لە یەک و دوو سێ و چوار بۆ یەک و نی و دوو نی و ئەوانشمان هەبێ. زۆر تیا قوڵ بۆتەوە. لێرەیە دەین باسی بایپۆلەر یەکەکەین. ئەڵێ the bipolar 1 disorder criteria represent the modern understanding of classic manic depressive disorder.
پێشتر لە DSM-4 لە سەدەی 19 ناوی مانیک دیپرسیڤ دیسۆردەر بوو. لە DSM-5 ناوەکەیان گۆڕی بایپۆلار کردیانە بایپۆلار. دواتر ئەڵێ کە ئەمە جیاوازە لەو تێگەیشتنە کلاسیکیی کەوا بۆ بایپۆلار هەیان بوو کە ئێستا سایکۆسس کە باسمان کەوتمان سایکۆسس چییە و هەروەها مەیجر دیپرسیڤ ئێپیسۆد و نەوبەی خەمۆشی تایە، ینی چۆنەڵێ بەشێکە لە ئیشەکە، بەشێکە لە چۆنەڵێ دەستنیشانکردنی نەخۆشی. دواتر بایپۆلاری دوو ئەمە کورتەیەکە و ئێستا ئەچینە نایەوە بۆ زیاتر ڕوونکردنەوە. بایپۆلاری دوو ئەڵێ requiring the lifetime experience of at least one major depressive episode. یعنی لە بایپۆلاری دووە ئەبێت یەک نەوبەی خەمۆکی تیابێ لەگەڵ بەلای کەمەوە یەک نەوبەی شتێکەیە پێوتر هایپۆمانیک ئێپیسۆد. ئێستا ڕوونیەکەینەوە هایپۆمانیا چییە باشە، بەڵام نووسێتی but no history of mania، بە هیچ جۆرە مانیای لەگەڵا نەبوو. ینی بایپۆلەری دوو ئەبێ یەک نەوبەی خەمۆشی لەگەڵا بێ لەگەڵ بەلای کەمەوە نەوبەیەک لە هایپۆمانیای لەگەڵا بێ. گوێتان لە دەنگم باش دێت؟ بەڵێ دکتۆر کێشی هیچ زەنگت نییە. زۆر باش. کەواتە وتمان بایپۆلەری دوو ئەبێ مانیای دەبێ نەوبەیەکی خەمۆشی لەگەڵا بێ و نەوبەیەکی بەلای کەمە نەوبەیەکی هایپۆمانیا لەگەڵا بێ. دوایی هایپۆمانیا باسەکەین چییە، بەڵام نابێ مانیای لەگەڵا بێ بە هیچ جۆرە. دواتر ئەڵێ is no longer thought to be a less severe condition than bipolar 1. جاران ئەیانوت بایپۆلەری دوو خەفیفترە لە بایپۆلەری یەک، بەڵام ئێستا ئەوە ناڵێن. باشە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کەوە burden of depression in bipolar 2 ئەوەی کە لە بایپۆلەر 2 هەیە مشکلە گەورەکە خەمۆکیەکەیە، نەک مانیاکە، نەک هایپۆمانیاکە. ینی ئەوەی کە ئەبێتە مشکلەی گەورە کێشەی گەورە بۆ کەسێک کە بایپۆلەر 2 هەیە زیاتر خەمۆکیەکەیە نەک لە بابەتی هایپۆمانیەکە. ئێستش بە زیاتر ڕوونیەکەینەوە. وتمان بەشەکە یان ئەو فەسڵێکەوە ئەو چاپەرێکەوە باسی بایپۆلەرەکە ناوی بایپۆلەر ئەند ریلیتد دیزۆردەرە. باشە لەم چاپتەرەیە ئەم نەخۆشانە ئەم بەشارە ئەم سەبتایانە باس کراوە لە بایپۆلار. یەکەم بایپۆلەری یەک، دووهەم بایپۆلەری دوو، سێم سایکلۆتایمیک دیزۆردەر، چوارەم سبستانس مێدیکیشن ئیندیوسد بایپۆلار ئەند ریلیتد دیزۆردەر. واتە یەکەم و دووەم شەرحەکەین، سێم واز لێدێنین، چوارەم تەنها ئاماژەی پێکەین کە بەهۆی ئەوانەی کە بەهۆی خواردنی مەوادەوە واتە ئیدمانەوە ئالوودەبوون بە کریستاڵ و ئەوانەوە تووشی دووجەمسەریە بن. دواتر بایپۆلەرێک کەوا پەیوەندی بە هەندێک نەخۆشی ترەوە، یان نەخۆشیێکی تووشە بێ بەهۆی ئەو نەخۆشیەوە تووشی بایپۆلەر واتە دووجەمسەریە بێت، یان other specified و unspecified کە ئەوە زیاتر تۆزە تەفاسیلی تایە و شوێنەکەی نییە. ئەوەی کە ئەمڕۆی مەباتێکەن بایپۆلەری یەک، بایپۆلەری دووە. دێنە سەر بایپۆلەری یەک. bipolar 1 واتە دووجەمسەری جۆری یەک. ئەڵێ for a diagnosis of bipolar 1
it is necessary to meet the following criteria for manic episode. يعني زۆر ضرورە کەوا ئەگەر ئێمە بمانەوێ بایپۆلەر یەک دەستنیشان بکەین ئەبێ نەوبەیەکی مانیامان هەبێ مانیک ئپیسۆد و ئیسە دێن خاڵەکانی مانیک ئپیسۆد چییە واتە نەوبەیەک باشە لە مانیا واتە چی The manic episode may have been preceded by and may be followed by hypomanic or major depressive disorder. واتە دووجەمسەری جۆری یەک ئەبێ هەرمانیای تیابێ کە ئێستا باسێکی بەڵام ئەکرێ هەم نەوبەی ئەوەی تیابێ خەمۆکی تیابێ وەخ نەوبەی هایپۆمانیاشی تیابێ ئێستا دێن زیاتر ڕوونیەکەینەوە مانیا چیە و هایپۆمانیا چییە ئیپیسۆدەکان واتە نەوبەکان زیاتر ڕوو نەبێت تۆلاتە ئەوەی کە هەیە ئێمە هەروتمان نەوبەی مانیا نەوبەی هایپۆمانیا نەوبەی مانیا چییە ئەمە بە سەریعی باسێکین ئێستا دێن خاڵ ڕوونیەکەینەوە یەکەم شت کەسەکە مود ئیلیڤیشن بەسەرادێ مود ئیلیڤیشن واتە میزاجی چۆنەڵێ بەرزە ئێمە میزاج چیمان هەیە یان ئەوە تا ئیوثایمی کە واتە وەک خۆیەت ینی طەبیعی وەکو خۆمان یانەوە تا ئیلیڤیتدە زۆر بەرزە ینی زۆر دڵخۆشە زۆر بە کەیف و ئەوەیە یانەوە تا دیپرەستە واتە خەمۆکە و میزاجی داوەسی دووهەم شت لابایڵیتی and irritability واتە کەسەکە یعنی میزاجی بێقەرارە ناپایداری تایە پایدار نییە یەک ئاس نییە and irritability واتە سەریع ئینفعالەکە یعنی هەڵچوونی زیادە psychomotor acceleration واتە لە ڕووی جوڵەوە زۆر بەکارە زۆر زوو چۆنەڵێ دەفع بێ زوو حرەکاتەکە سەریع حرەکاتی سەریعە و ئەوەشی کە لە مێشکایەتی بە شێوەیەکی گشتی چۆنەڵێ سەریعە خاڵێک دوای ئەوە flight of idea واتە ئەفکارەکانی وەک بڵێن فرینی بەسەرادێ ینی لە فکرێکەوە بۆ فکری تر بەردەوام بۆی دێ فکری بۆ دێ باشە ینی ئەمەش لە ڕێگەی قسەکانی و دەرەکەوێ ینی بۆ نمونە باسی نەخۆشەکە یەکەین ئەو لە ناکەوە باسێکی تر دێنێتە پێشەوە باسی ئیش و کارەکەیەکە کردوێتی باسی خانەوادەکەیەکە لێ کاتە ینی باسی چەند شتێکە کات دوای وتمان impulsive behavior یعنی ئیشەکانی وەک بڵێ بەدەستی خۆی نییە ئەماکە دوای شتێترەکە کارێکەکە دوایی بە دوای شتێتر یعنی ئەوە نییە هۆکارێکی خۆی هەبێ یعنی پێوتر impulsive behavior delirious mania ینی لە هەندێک حاڵەتە ئەوەی گێژە ئەوەندە وەزی خراپە ینی وا هەستەکەی کە ینی لە جێی خۆی نییە هایپۆسۆمنیامان هەیە و ئینسۆمنیامان هەیە ئینسۆمنیا واتە کەسەکە کەم ئەخەوێ باشە بەڵام هەستەکە خەوەکە کەم بەشی نەکردووە ینی بەس هایپۆسۆمنیا کەم ئەخەوێ و ئەڵێ کافیە هیچ کێشەشم نییە 3 سەعات دەخەوێ ئەڵێ هیچ پێویستم بەخەو نییە تێرخەو بووم بەس ئینسۆمنیا کەسەکە کەم ئەخەوێ بەڵام هەستەکە بۆەوەی کە کەم خەوەکەی ینی بەشی نەکردو ئەوەندە کەم خەوتووە بەشی نەکردو ئەوێ sexual excess واتە لە ڕووی ڕەفتاری سێکسیەوە زۆر کارابێ گراندیۆسیتی واتە خۆی پێ زۆر گەورەیە لەم حاڵەتەیە ینی احتیمالیە بڵێ من سەرۆکی ئەم وڵاتە من
ئەوەندە بەناوبانگم پەیوەندیم لەگەڵ فڵان کەسا هەیە وإلى آخره. poor judgment کەسەکە یعنی داوەریەکانی لە جێی خۆیانی، یعنی بۆ نمونە پرسیارێکی دەکرێت گەر بۆ نمونە بۆنی دوو کەڵت لەم شوێنە کرد تۆ چیەکەی؟ ینی کەسێکی ئاسایی ئەڵێ زووترین کات هەوڵەدەم لێرە دەرچم، هەوڵەدەم بیکوژێنمەوە، ڕەنگە ئەو شتێتر بڵێ باشە. دیلیوژن ئەو کەوتمان وەهم هەندێک جار وەهمیان تووشە بێ، و lack of insight. lack of insight واتە کەسێکەسە نەخۆشە، هەستەکە نەخۆشە، هەستەکە بۆ زروفەی خۆی بۆ دۆخەی کە تێکەوتووە خەستی پێکا و ینی چۆنەڵێ اعترافەکە، بەس ئەو بە هیچ جۆرە ئەڵێ نا ئێوە ئەتانەوێت شتێک لە منتان هێناوە بۆ نمونە بۆ ئەم نەخۆشخانەیە، ینی ئینسایتی نییە، بە عەرەبی پێوتێ بەسیرە، ئەزان بە کوردی چۆنە بەر چاوڕوونی ئەوەی نییە. ئێستا دێن دانە دانە باسێکین کە ئەو چۆنەڵێ خاڵانی کەوا پێویستە هەبێ بۆی بڵێن ئەم کەسە مانیای هەیە، ینی نەوەیەکی مانیای هەیە چییە؟ یەکەم شت ئەڵێ a distinct period of abnormally and persistently elevated، واتە بە شێوەیەکی واتە دەورەیەک فترەیەک لە چی لە ناتەواوی و بەردەوام لە چی لە بەرزبوونەوەی میزاج باشە یاخود irritable mood، واتە میزاجێکەوە سەریع تووشی ئینفعال بێ باشە. کەواتە وتمان distinct واتە وازح ڕوون، دەورەیەک واتە فترەیەکی وازح لە و بەردەوام لە ناتەواوی لە بەرزبوونەوەی میزاجی یاخود میزاجێکەوە ئینفعالەکە سەری خێرا هەڵچوونی خێرا هەیە. و دواتر and abnormally and persistently increased activity or energy. لێرەدا پێشتر لە DSM-4 ئەمەیان تێنەکردبوو ئەم خاڵە باشە، ئەم بڕگەی کە ئەڵێ and abnormally and persistently increased activity or energy، واتە دەورەیەک یعنی فترەیەک لە کەسەکە چی بێت؟ ئەکتیڤیتی، چالاکی زۆر بێ باشە، و هەست بکە توانای هەیە، ئێنەرژی بەرزە. هەر لەبەر ئەوەیە پێشتر کە نەخۆشێک ئاهات پرسیاریان لێ کرد یەکسەر ئەوەی پێشەوەیانەوت ئەیانوت ڕووی داوە فترەیەک میزاجت چۆنەڵێ بەرز بێت و دڵخۆش بیت، کەسەکە گەربیوتان نە، ئیتر پرسیارەکانی دوای ئەوە خاڵەکانی دوای ئەوەیان لێ ناکرد. زۆر جار نەخۆشیەکانی دووجەمسەری چۆنەڵێ پاسە بوون، ینی چۆنەڵێ دەستنیشان ناکرا و ئەوە ناکرا لەبەرەوەی ئەو جملەی کە ئێستا زیادیان کردووە زۆر گرنگە لە DSM-5 لە 4 DSM-4 تیایە نەبوو، ئێستا دیان کردووە. دوای ئەوە لێ بپرسی ئایا بووە فترەیەکەوە وزەت زیاد بێ، چالاکی زۆر بکەی، هەست بکەی شت زۆر لە دەست دێ، ئەویشڵ هەشتیوە هەبووە. اینجا دوای ئەوە دەست پێکی ئەو کاتریشی لێپرسی خاڵەکایەتی لێپرسی سیرەکەی بەڵێ تەواوە خۆیەتی، بەس جاران لێرە کە ئەوەی تیانە بوو یەکسەر ئەوەستای ئەمیشەڵێ lasting at least 1 week، ئەبێ بۆ ماوەی ئەم هەفتەیە، یەک هەفتە زۆر گرنگە، ئەبێ بەلای کەمەوە هەفتەیەک ئەم حاڵەتە لەوەی کەوە
میزاجی بەرزە یان میزاجی چییە؟ ئینفعالیە، هەڵەچێ، یاخود چالاکی زۆرە و ئێنەرژی زۆرە، وزەی زۆرە. ئەبێ بۆ هەفتەیەک بەردەوام بێ بەلای کەمەوە. اینجا پێڵێن چی؟ مانیا. وتمان مانیامان هەیە، هایپۆمانیامان هەیە. ئێستا ئێمە باسی مانیاکە. واڵێ nearly every day، هەموو ڕۆژەکانی هەفتە، ئەو حەوت ڕۆژە بەلای کەمەوە، وتمان حەوت ڕۆژ زیاتریش ئەکرێ، وەزعی ئاو هەیە، میزاجی بەرزە، باشە، و هەروەها وزەی زۆرە، و هەروەها چالاکی زۆرەکە. طبعا لە نێوان دوو کەوانەیە نووسیوێتی or any duration if hospitalization is necessary. ئەگەر وەزعەکەی ئەو نەخراب بێ بە 2 ڕۆژ بۆ نمونە یەکسەر بڵێن خانەوادەکەی بیبن بۆ نەخۆشخانە، ئەوە هەر یەکسەر پێویست ناکە، ئەوە مانیایە و بڕۆ بە خێراتی، لەبەرەوەی وەزعەکەی ئەو نەخراپە، یعنی وایانی لێ کردووە بیبن بۆ نەخۆشخانە و چۆنەڵێ لە نەخۆشخانە بیخێن، ئەوە هەر پێویست ناکە 7 ڕۆژەکە تەواوکە، لەبەرەوەی زروفەکەی ئەو دۆخەکەی ئەو نەناخۆشە بە 2 ڕۆژ ئەتوانی بڵێ ئەمە مانیە هەیە. ئەمە خاڵی ئەی. دێنە خاڵی بی، هەڵێ during the period of mood disturbance and increased energy or activity 3 or more of the following symptom. یعنی ئەگەر بێت و ئەو کەسە کە وتمان کێشەی لە میزاجە هەیە، میزاجی بەرزە، باشە، یاخود ئەنەرژی و چالاکی زۆرە، 3 دانە لەو خاڵانی کە لە خوارەوە هەیە ئەبێت تێیدا بێ، باشە، یاخود 4 دانە ئەگەر بێت و وتمان میزاجی یان ئەوە تا میزاجی بەرزە یان ئەوە تا میزاجی هەڵچووە. ئەگەر میزاجی هەڵچوو بێ ئەوە بێت 4 دانە بێت، 4 لەو خاڵانی خوارەوە. ئەڵێ for if the mood is only irritable، واتە میزاجی ئەگەر بێت و irritable بێ، واتە هەڵچوو بێ، are present to be to a significant degree and represent a noticeable change from usual behavior. ئەم خاڵانی کە پێشتر باسمان کرد بە شێوەیەکی سەری، ئێستا دووبارەیەکەینەوە و بە شێوەیەکی ئەوە. یەکەم شت ئەڵێ inflated self-esteem or grandiosity. یەکەم شت یعنی باوەڕ بە خۆبوونیشی زۆر ئەوەی هەیە، زیادی هەیە، یعنی باسی شتی واکە، کەسی ئاسایی بۆ نمونە باسی ناکات، و گراندیۆسیتی هەیە، خۆی زۆر پێت گەورە، شتی عەجیب غەریب بەڵێ. یعنی بۆ نمونە هەندێک لەو حاڵەتانی کەوا باسی بوون بە کەسێکی گەورە، پۆستێکی گەورە، یان پەیوەندی گرتن لەگەڵ کەسێکی گەورەیە، یان ئەلە حاڵەتەی زۆرە، واتە باوەڕ بەخۆبوون و خۆ بە گەورە زانین، گراندیۆسیتی. دووهەم decreased need for sleep، وتمان پێویستی بۆ خەو زۆر کەمە بێتەوە، کە پێمان وت های ئینسۆمنیا، و جیاوازەکە لەگەڵ ئینسۆمنیا چییە؟ ئینسۆمنیا کەمە خوێ، بەڵام پێویستی بە خەو هەیە، کە ئەڵێ هێشتا هەستەکەم تێرخەو نەبوومە. بۆ نمونە ئێگزامپڵێکی داوە، نمونەیەکی داوە feels rested after only 3 hours of sleep، یعنی دوای 3 سەعات خەو ئەڵێ وا هەستەکەم تەواو چۆنەڵێ چارج بوومەتەوە، شەحن بوومەتەوە، کێشەم دیێ. سێهەم دانە more talkative than usual or pressure to keep talking. ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کەوا دکتۆر و کارمەندی تەندروستی لە نەخۆشخانەی دەرونیا کێشەی هەیە لەگەڵە، نەخۆشی بایپۆلار دووجەمسەری زۆر قساکە. ئەوەش وەک وتمان کە لە خاڵی چوارەمەتیایە قسەکانیشی
چۆن ئەڵێ بێسەر و بەرن و هەمووی بەدوایە کاردی ئەڵێ بە لێشاو دێت قساکە هیچ پەیوەندی بە هیچەوە دی ینی ئەوە نییە چۆن ئەڵێ قسەیەک ئەەکەی تەواوە بێ قسەکەی دوای ئەوە پەیوەندی بەوەی یەکەمەوە هەبێ ئەم وان نییە قسە زۆرەکە. دواتر چوارەم وتمان flight of ideas واتە ئەفکارەکانی بیرەکانی بەردەوام چۆنەڵێ ئەفرێ دێت و ئەڕوا ینی ئەوەندەی بۆ دێ یان هەندێکدا خۆی ئەڵێ من هەست دەکەم subjective experience that thoughts are racing ئەڵێ هەست دەکەم وەک بڵێ سیباقەکەن هینەکان ئەفکارەکان ئەوانی ئەو بیرۆکانی کە دەبینەوە ینی ئەوەندە خێرا دێن و ئەڕۆ. پێنجەم شت distractibility attention تەرکیزی نییە ینی تەماشاکەی لە وا خەریکە تۆ بۆ نمونە قسەکانی لێ وەرەگری ئەو دیقەتە داتە سەر بۆ نمونە دەرگاکە یاخود نووسراوێک لەسەر هینەکە تۆ وا قسەکەی لەگەڵیان باشە و پرسیار لە شتێکی چۆنەڵێ کاتکەوە هیچ پەیوەندی بە وەزعەکەەوە نییە. بۆ نمونە ینی لە نێوان دووکەوە نووسی ویەتی attention to easily drawn to unimportant or irrelevant external ینی تەرکیزی ئەچێتە سەر شتێکەوە زۆر پێویستە نە زۆر پەیوەندی بە وەزعەوە هەیە کە ئەو تایەتی. شەشەم شت increased in goal directed activity کێشەیەکی هەیە ئەویشەوەیە بۆ نمونە مۆزەفێکە کارمەندێکە لە شوێنێکە ئەو کارێک کە ئەیکا زۆر بە زیاد لە حەد لە جارانەی کات کارێکە بە مەبەستەوە ئەیکات گۆڵ دایرەکتدا واتە هەدەفی هەیە ئامانجی هەیە لەکردنی باشە فەرمانبەرێکە جاران ینی بە 2 سەعاتێک ماندووە و بەسێ 5 سەعاتە و خەریک هەمان ئیشە و بە بەردەوامی ئەیکات ماندوو نابێت. بۆ نمونە ئەڵێ ئایدەر سۆشیاڵی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە ڕۆژ ئەمڕۆ سەردانی 5 قزمم کردووە بۆ نمونە باشە یان at work or school مامۆستایە پەنجاخوڕەکەەکە تەواو بووە هێشتا هەر ئەو زۆر بە ئەنێرجیۆ قساکات بۆ یاخود لە ڕووی سێکسیەوە لەگەڵ مێردیان هاوسەریا ئەوە دەبێت. و هەروها سایکۆمۆتۆر ئەجیتیشن ئەوەی کە باسمان کرد بە شێوەیەکی گشتی ئەمە لە نێوان دووکەوانەیە purposeless non-goal directed activity ئەو ڕەفتارانەی کە هیچ هەدەفێکی نییە ینی هەستانە و چوونە دەرەوە دووبارە هاتنەوە و هەستان و لەسەر مێز کورسیەک بۆ کورسێکی تر و دووبارە هەستانەوە و تەماشاکردنی دەرەوە ئەمە هیچ گۆڵێک ینی هیچ هەدەفێکی نییە هیچ ئامانجێکی نییە ئەوەی تر ئامانجدار بوو ئەکرێ ئەوە بێ و ئەکرێ ئەمەش بێ واتە لە کار و پیشەکە زۆر بە ئامانجەوە ئیش بکە و ماندوو نەبێ ئەکرێ هەندێک ئیشی وەک ئەوەی کە هەستێ بڕاتە دەرەوە بێتە ژوورەوە ئەم ئیشانە بکە کە هیچ ئامانجێکی تیانی ئەوەی پێشتر وتمان گۆڵ دایرەکتد ئەمەی تر سایکۆمۆتۆر ئەجیتیشنی پێوتری. و هەروەها حوتەم called excessive involvement in activities that have a high potential for painful consequences واتە هەنێ ئیشەکە ئەچێتە هەنێ معاملە و هەندێک کاروبارەوە کە زۆر دەردەسەری بۆ دروستەکە یعنی بۆ نمونە لەو فترەیە ئەڕاتە مەشروعێکی تیجاریەوە ئەڵێ یەڵادەی ئەم پارەیە دەفتەرێکم هەیە بە مەشروعێ دابنین بۆ نمونە ئەڕوا لەگەڵ کەسێک ئاین مەشروعێ دانا و دەردەسەرێ دروستەکە بۆ خۆی و کە دەوروبەرەکەی و خانەوادەکەی پێزان ئەوە چیت کرد کاکە یان لە ڕووی ڕەفتاری
چۆنەڵێ سێکسیەوە باشە بۆ نمونە ئەڕوا ئەنووسێ بە ئافرەتێکەوە یان ئافرەتێک ئەنووسێ بە پیاوێکەوە یعنی ئەو حاڵەتانێکەوە ڕوئەدات چۆنڵێ بێبەندوبار دروستە بێ یاخود ئەوە نووسیوێتی or foolish business investment یعنی ئەڕوا سەرمایەگوزاری لە شتێکاکە کە زۆر یعنی چۆنەڵێ فولش یعنی گەمژانەیە بە کورتێکی خاڵی بی لەم حەوت خاڵە پێکاتووە وتمان دەبێ سێدانە لەمە ئەگەر هاتوو چی بێ ئەگەر هاتوو میزاجی بەرز بێت یاخۆت میزاجی بەرز بێ و ئەنێرجی و ئەکتیڤیت واتە چالاکی زیاد بێت بۆ ئەمایان سێ ئەگەریش میزاجی وتمان هەڵچوو بێ ئەبێت چواردانە لەمانە بێن ئیتر هەر کامل لەمانە بێ بۆ نمونە کەم خەوی هەیە لەگەڵیشا چۆنڵە تەرکیزی نامێنێ لەگەڵیشا بۆ نمونە ئەو ئیشانێکەوە بە ئامانج و بێ ئامانجەیکە ئەم سیانە و لەگەڵیشا ئەنێرجی زیادە و میزاجی بەرزە ئەم سیانی تێدا بوو ئەواڵەی مانیایە باشە ئەگەر ئیرتەبڵ بوو واتە میزاجی هەڵچوو بوو نادەبێت چوار لەمانی تیابێ باشە ئەمە خاڵی بی خاڵی سیمان وا بزانم پەڕاندووە ئەوەی کە گرنگە ئێستا خاڵی سی وایە لە بیرمان چۆ بەڵام خۆم هەر بە وتن ئەڵێم ئەویش ئەوەیە کە ئەم حاڵەتە نابێت بە هیچ یەکێ لە سیفەتەکانی کە لە شیزۆفرینیا و حاڵەتەکانی سایکۆسوانەیە هەیە لێک بدێتەوە یعنی سیفاتەکان کۆ بکەینەوە سیرەکەین زیاتر بەلای چیا ڕوا بەلای شیزۆفرینیا یان ئەوانەی کەەوە سایکۆسس بوو بڕوات نابێ ئەوە بێت باشە ئەوە خاڵی دی ئەڵێ the episode is not attributable to physiological effects of substance واتە نابێ بە هیچ جۆرێ مادەی هۆشبەر باشە مادەی هۆشبەر دەرمانێک بێتە هۆی ئەوەی کەوە ئەم حاڵەتی توش بوو یان نەخۆشیەک باشە ئەمە خاڵی دی لێرە نۆتێک هەیە ملاحەزەیەک هەیە ئەوی شەڵێ criteria A to D constitute a manic episode باشە لە ئەیەوە بۆ دی زەرورە هەبێت ئەڵێ at least one lifetime manic episode is required for the diagnosis of bipolar 1 disorder وتمان دوو جەمسەری بریتیە لە جەمسەرێکی بریتیە لە مانیە و جەمسەرێکی بریتیە لە خەمۆشی لە بایپۆلەریە کە ئەگەر یەک مانیاش هەبێ ئەوە پێڵێن بایپۆلەری یەک مانیا هەبێ یعنی نەوبەی خەمۆشی لەگەڵ شان نەبێ کێشەمان نییە مانیاش وتمان بوو ئەو خاڵانە بوو کە باسمان کرد 7 ڕۆژ بێت بەلای کەمەوە و ئەو خاڵانە ئەو حەوت خاڵی کە باسمان کرد یشێ لەو سێ لەو حەوت خاڵی تێدا بێ یان چوار ئەگەر میزاجی هەڵچوو بێ زۆر باشە ئێستا وتمان ئەمە نەوبەی مانی هایپۆمانیا چییە هایپۆمانیک ئیپیسۆد چییە ئەمیش زۆربەی خاڵەکان تقریبەن وایە بەڵام چەند جیاوازیشی بچووکەیە یەکەم جیاوازی
ئەڵێ a distinct period of abnormally and persistently elevated expansive or irritable mood and abnormally and persistently increased activity or energy. هەمان ئەو قسەی هینە مانیایە، بەڵام چی lasting at least ئەمەیان ئەبێت 4 ڕۆژ بێت. باشە؟ و هەروەها وەک ئەوکەی تر وتمانە بێ هەموو ئەو 4 ڕۆژە کە تووشی ئەوە بووە، بەڵێ ئەو 4 ڕۆژە کە تووشی ئەوە بووە ئەبێ هەموو ڕۆژەکە یعنی لە بەیانی و تا ئێوارە ئەو حاڵەتانەی بەسەرا هاتوو، کەواتە هەمان شتە بەڵام 4 ڕۆژە، ئەوەی تر 7 ڕۆژ، ئەمە یەکێ لە جیاوازەکان. طبعاً ئەم کە هایپۆمانیا باسەکەین یەکسەر باسەکە باسی چییە؟ باسی بایپۆلەری جۆری دووە، واتە دووجەمسەری جۆری دووە. زۆر باشە. خاڵی بی during the period of mood disturbance and increased energy and activity 3 or more هەمان شتە دووبارە بۆتەوە 3 دانە لەو خاڵانە یان 4 دانە ئەگەر وتمان میزاجی هەڵچوو بێ. باشە؟ هەمان شتەکان دووبارە بووەوە. یەکەم شت وتمان باوەڕ بوو بە خۆبوون و خۆ بە گەورەزانینی تایە، دووهەم شت وتمان کەم پێویستی بۆ خەو، چوارەم شت سێەم شت وتمان قسە زۆرەکە، فلایت ئۆف ئایدیا، ئەفکارەکانی هەمووی زوو بە دوای یەکا دێن و ئەڕۆن، هەروەها ئەتێنشنی واتە تەرکیزی لەسەر شتەکان نامێنێ ناتوانێت، و هەروەها ئەو ڕەفتارانی کەوە بە مەبەستەوە ئەیکا و ئەیان ئەو ڕەفتارانەی بەبێ مەبەستەیکا. هەروەها حوتەم شتیش وتمان هەندێک کاتکەوە ئەیخاتە دەردەسەرەوە و وتمان وەکو ئەچێتە ناو بزنسێکە کەوا زۆر گەمژانەیە و پارێکی زۆر سەرفەرکا و پێتر ئەم خاڵانە وتمان دەبێت سیانیان چواری تێدا بێت. ئەمە هەمان شتە، کەواتە ئەمە هیچ جیاوازیەکی نەبوو. دێین خاڵی سێ. The episode is associated with an unequivocal change in functioning that is uncharacteristic of the individual when not symptomatic. يعني كسيري أم حالة أكي أم كسا پێشتر وان هەبووە، ینی ئەم هەموو ئێنەرجی و ئەم هەموو وەزع پێشتر ڕەنگە کەسێک کێشەی لە ینی تێکچوونی کەسێتی هەبێ، شڵژانی کەسێتی هەبێ بۆ نمونە و ژیانی ئەسڵەن وابێت. لێرە ئەبێ ئەو کەسە پێشی ئەم حاڵەتە وانە بوو بێ، کەسێکی بۆ جۆرە نەبوو بێ. خاڵی دی The disturbance in mood and the change in function are observable by others. ئەڵێ ئەم حاڵەتی کەوا تووشی بوو ئەبێ لەلایەن خەڵکی دەوروبەرەوە بەوازحی ببیندرێ، یعنی هەستی پێ بکەن. یعنی بۆ نمونە گەنجێکە خانەوادەکەی ئەڵێمە پێشتر ئەم کوڕەوانە بوو، یعنی ئەوەندە بە ئێنێرجی نەبوو، ئەوەندە بۆ نمونە ئەوەندە کاری گەمژانەی ناکرد، ناچوە مەعامەلەیەکەوە تووشی دەردەسەر بێ، بۆ جۆرە نەبوو. خاڵی ئی The episode is not severe enough to cause marked impairment in social or occupational functioning. خاڵێکە لە مانیا لە بیرمان چوو ئەویش ئەوەیە مانیا ئەو کەسە وا لێکا کە لە فەنکشنیەکە، واتە لە وەزیفەی پەیوەندی کۆمەڵایەتی ئەوانەی لە کارە خات. باشە، بەڵام لێرەیە ئەم حاڵەتە دروست ناکە. ئەڵێ is not severe enough، ئەوەندە قورس نییە وەک مانیا، باشە، کە لە ڕووی کۆمەڵایەتی وە لە ڕووی کار و پیشەوە
باشە مشکلەی بۆ دروست بکە یان وای لێ بکاتەوە کاری بکەوێتە نەخۆشخانە و لە نەخۆشخانە داخل بکرێت باشە if there are psychotic feature ئەگەر بێت و سایکۆسیسی هەبوو باشە the episode is by definition manic یعنی ئەگەر هەر سایکۆسیسی توش بوو ئەگەر بۆ نمونە خوا نەخواستە وتی من بۆ نمونە وتی من پێغەمبەرم من بۆ نمونە فلان ئەسحابام یان فلان بۆ نمونە بوونەوەر لە دەرەوەی ئەم زەویە پەیوەندی بە منەوە کاش ئەگەر دیلیوژنێک یان وتی من ئەوا بینم کە بە تەنها دانیشتووم کەسێکە بینم قسەم لەگەڵاکە گوێم لە دەنگە بێ ئەمانەی تو لەگەڵا بوو ئەوە یەکسەر ئەوە مانیایە هایپۆمانیا ئەوەی بەسەرانایە نۆبەی هایپۆمانیا ئەو شتەی بەسەرانایە باشە خاڵی F the episode is not attributable to the physiological effects of a substance طبعا ئەمە هەموو لە هەموو نەخۆشیەکە سەکری ئەڵێ نابێ بەهۆی مادەی هۆشبەرەوە باشە مادەی دەرمانەوە تووشی ئەم حاڵەتە بوو یان بەهۆی نەخۆشیەکانی ترەوە زۆر باش لێرەیە ئەم نۆتەش واز لێبێنین نۆتێکەیە لێرەیە ئەڵێ چی criteria A to F constitute a hypomanic یعنی هەمووی پێویستە لە A تا F ضرورە یعنی ئەو خاڵانەی تێدا بێ بەهۆی مادەی هۆشبەرەوە وای لێ نەهات بێ بەهۆی نەخۆشیەوە وای لێ نەهات بێ بەهۆی دەرمانەوە وای لێ نەهات بێ باشە دواتر ئەڵێ hypomanic episodes are common in bipolar 1 but are not required for the diagnosis of bipolar یعنی ئەکرێ هایپۆمانی ئەم خاڵانی کە باسمان کرد لە جۆری بایپۆلەریەکیشا هەبێ باشە بەس بۆ بایپۆلەری 1 ئەبێ مانیای هەبێ نەک هایپۆمانیا یعنی ئەکرێ هایپۆمانیا لە ناو نەخۆشی بایپۆلەریەکە ڕوو بدا بەڵام ئللا ئەبێ مانیای هەبێ اینجا ئێمە ئەڵێن ئەو کەسە مانیای هەیە زۆر باشە ئێستا بۆ ئەوەی شتەکە ئاسان کەینەوە و ئێوە چۆنەڵێ جیاوازیەکی جوان بکەن لە نێوان مانیک ئپیسۆد واتە نەوبەی مانیا لەگەڵ نەوبەی هایپۆمانیا ئەم چەند خاڵە ضرورە یەکەم شت وتمان جیاوازەکە حەوتە ئەم حەوت ڕۆژە لە مانیایە لە هایپۆمانیایە 4 ڕۆژ لە مانیایە ئەکرێ هۆسپیتاڵایزیشن واتە ڕێ بکەوێتە نەخۆشخانە و داخلی بکەن بەڵام لە هایپۆمانیایە بە هیچ جۆرێک ڕوو نادات لە هایپۆمانیایە بە هیچ جۆرێ هۆسپیتاڵایزیشن و داخل بوون لە نەخۆشخانە دروست نابێت نازانم گوێتان لە دەنگم باشە بەردەوام بین بەڵێ دکتۆر بەردەوام بە دەنگ زۆر باشە زۆر باش لە مانیایە لە نەوبەی مانیایە سایکۆسس ئەکرێ هەبێ ئەکرێش نەبێ بەڵام لە هایپۆمانیا بە هیچ جۆرێ سایکۆسیتیان نییە لە مانیایە ئیمپێرمنت دروستە بێ وتمان لە نەوبەی مانیایە وای لێکا کەسەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرفتی بۆ دروست بێ و لە ڕووی کار و پیشەشیەوە گرفتی بۆ دروست بێ بەڵام لە هایپۆمانیایە ئەو حاڵەتە دروست نابێ بەڵام چی دروستە بێ چەینجە بینی وەک وتمان کەسەکە ئیشوکارێکی زۆرەکات بەس ئیشوکارەکە وای لێ ناکاکەوە تووشی ئیمپێرمنت بێت واتە مشکلەی بۆ دروست بێ لە وەزیفە وە لە پەیوەندی کۆمەڵایەتیە
لە هایپۆمانیایە. زۆر باش. ئێستا دێن بایپۆلەر و 1 و بایپۆلەری 2 باسەکەین کە جیاوازی لە نێوانیانە چییە؟ باشە، لە بایپۆلەری 1 دووجەمسەری جۆری 1 مانیا هەبێ کافیە، بەسە. یعنی ئەگەر مانیا هەبێ و لەگەڵیشیان نەوبەی دیپرێشن واتە نەوبەی خەمۆکی هەبێ، ئەوە هەر بایپۆلەریەکە. ئەگەر 1 مانیاش هەبێ ئەوە هەر بایپۆلەریەکە. بەڵام لە بایپۆلەری 2 جۆری 2 ئەبێ هایپۆمانیامان هەبێت لەگەڵ دیپرێشنیشمان هەبێ. ئەگەر دیپرێشن نەبێ ئەوە دروست نابێ، ناتوانین بڵێن بایپۆلەری جۆری 2. لە بایپۆلەری جۆری 1 هایپۆمانیا پۆسیبڵ، یعنی احتیمالیە ڕووبدە. بەس لە بایپۆلەری جۆری 2 مانیا نۆت پۆسیبڵ، مانیا هیچ جۆرە ڕوون، مانیا ڕووداوی سەرڵێن چییە؟ بایپۆلەری 1. باشە، لە بایپۆلەری 1 ئیمپێرمنت دروست ئەبێ، واتە کێشە دروست ئەبێ. ئەس بەهۆی چیەوە؟ هەر بەهۆی مانیاکە خۆیەوە دروست ئەبێ. بەڵام لە بایپۆلەری 2 ئیمپێرمنت دروست ئەبێ، نە بەهۆی هایپۆمانیاوە، بەهۆی چیەوە؟ بەهۆی دیپرێشنەکەوە. نەماوە نەوبەی هایپۆمانیا لەگەڵ نەوبەی دیپرێشن واتە خەمۆکی تووشە بێ. لە هایپۆمانیاکەیە وتمان ئیشەکان زۆرەکە ئەوانە، بەس وای لێ ناکە گرفتی بۆ دروست بێ. بەڵام کە ئەکەوێتە ناو دیپرێشنەکەوە، ئەکەوێتە ناو نەوبەی خەمۆکیەکەوە، ئەو کاتە گرفتی بۆ دروستە بێ. باشە، هەروەها وتمان سایکۆسس دروست ئەبێت. باشە، لە نەوبەی مانیایە دروستە بێت و هەروەها لە نەوبەی دیپرێشنیشا دروستە بێت. بەس لە تۆسە ئەم خاڵە زۆر زۆر گرنگە. سایکۆسس واتە وەهم و هەلوەسا، ئەوەی کەوا باوەڕێکی نادروستی هەیە یاخود گوێ لە دەنگێکە بێیان شتێکە بینێکە وجودی خارجی نییە، تەنها لە نەوبەی دیپرێشنا دروستە بێت. تەنها لە نەوبەی دیپرێشنا دروستە بێت لە بایپۆلەرە. بەس لە بایپۆلەری 1 هەم لە مانیا دروستە بێ، هەم لە دیپرێشنا دروستە بێ. ئەمە جیاوازەکانی بایپۆلەری 1 و بایپۆلەری 2. ئەمە بە شێوەیەکی گشتی و سەرەتایەک بوو لە هەردوو جۆرە سەرەکیەکەی بایپۆلەری 1 و بایپۆلەری 2 کە هەندێک لە زانەکانی ئەم بوارە قەناعەتیان وایە کە باسم کرد ئەکرێ جۆری 3 و 4 شەبێ و جاروایە لەوە دوورتریش ڕۆشنە 1.5 و 2.5 و ئەوش بە کەمکردنەوە یان زیادکردنی ئەم سیفەتانی کەەوە هەیە. ئەوە لە کۆتاییە باسی چارەسەر بکەین بە کورتی. طبعاً ئەمە هیچ ئەملاولەی تێدا نییە. سایکۆتێراپی لە سەرەتایە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەم نەخۆشانەیە ئیسفادەی نییە. باشە، لەبەرەوەی نەخۆشیەکە زیاتر جێنێتیکیە، زیاتر ئۆرگانیکە، واتە مشکلەکە لە ناو خودی مێشکایە، یعنی کەمتر بڵێن دەوروبەر تەسیری هەیە، زیاتر بایۆلۆجی و جێنێتیکە. یەکسەر دەبێت بە دەرمان دەست پێ بکەین بەبێ ئەملاولا. ئەو دەرمانانشی کەوا بەکار دێنرێن کۆمەڵەی مود ستابیلایزەرە پێوترێ، واتە ئەو دەرمانانی کەوا میزاجی کەسەکە بە جێگیری هێڵنەوە. ئەمانیش لیتیەممان هەیە کە لە وڵاتی خۆمانە زۆر کەم بەکاردێت، یان بڵێم لە کوردستانە ئەگەر
دکتۆرێ بەکاری بێنی یان نا من خۆم نەمبینیوە بۆ نمونە لە هەولێر هەتا ئێستا نەمبینیوە کەس بەکاری بێنێ لەبەر چی لەبەرەوەی هەڵگرتنی و متابعکردنی تۆزە ئەوەیە فحوساتی بەردەوام پشکنینی بەردەوام بکرێ ئەو کەسە بەردەوام چاودێری بکرێت لەبەرەوەی گرفت بۆ گورچی لە گرفت بۆ ئەندامانی جەستە دروستەکە. هەندێک دەرمانی ترمان هەیە پێوتێ ئەنتی کۆمڤڵسات ئەوانەی کەوا بۆ گەشتە بەکاردێنرێ وەکو سۆدیۆم ڤالپڕۆایت کە ناوە تیجارەکەی دیپاکینە ئەگەر نەخۆشتان هەبێ ئەوانەی کەوا سەڕع و ئەوانەیان هەیە بەکاری دێنن ئەم جۆرە دەرمانش هەروە بەکاردێنرێ. ئێمە ئێستا زیاتر دکتۆرەکانمان ئەمانە بەکاردێنن لانی ئەوە هەر کاتێک نەخۆشی بایپۆلەر دەبینن سۆدیۆم ڤالپڕۆایت دیپاکین و کاربامازیپین تیگریتۆل بەکاردێنرێ. ئەمە یەکێکە لەو گروپانی کەوا بەکاردێمە دەرمانی سەرەکیە. دواتر ئەنتی سایکۆتیکمان هەیە ئەوانەی کەوا دژە سایکۆستەکان کلۆپڕۆمازین کە لە بازاڕە لارجەکتیلینەوە هالۆپریدۆلە و ئۆلازاپین و ئەوکانی تر ئەنی ئەم دوو جۆرە دەرمانانە سەرەکین لە بابەتی چارەسەرکردنی بایپۆلەرە. ئەم شت سایکۆثێراپی نووسیمە لە نێوان دوو کەوانەیە سایکۆ ئیدوکیشن یعنی بە شێوەیەکی گشتی بریتیە لەوەی کارێکی سەرەکی گەورەکەین لەسەر ئەوەی کەوا کەسەکە عیلاجەکانی بەکاربێن زۆر زۆر گرنگە یعنی نەخۆشەکە خۆی قەناعەتی پێ بکەین ئەوان دوای ئەوەی کەوا ئەوە بێت ستەیبڵە بێتەوە جێگیرە بێتەوە دوای ئەوەی کە ئاخری نەخۆشخانە ناکرێت و عیلاج وەرئەگرێ و جێگیرە بێ حاڵەتەکەی ئیتر لەگەڵە سایکۆثێراپیست یان دکتۆرەکەی هەر خۆی لەگەڵی هەرکەوێتە مناقەشەوە بۆ زەرورەتی بەکارهێنانی عیلاجەکە و خێزانەکەشی سایکۆ ئیدوکیشن ئەکرێن تاوەکو تەعاملیان لەگەڵیا باشکەن و تەعاملیان لەگەڵیا جێگیر بێت و خۆشی جۆرێک لە لەفستایلی جێگیری ئەوێ. بۆ نمونە زۆر زۆر گرنگە کەسی ئەو کەسی کە بایپۆلەری هەیە دووجەمسەری هەیە بە هیچ جۆرێک خنی مادەی هۆشبەر ئەوە هیچ بە هیچ جۆرێ نەکەوێت و حتا مادەی کحۆلەکانش نەکەوێت. خاڵێکی تر ئەوەیەکەوە جۆرێک لە ڕۆتینی هەبێ لە ژیانێ. بۆ نمونە بابەتی خەو زۆر زۆر گرنگە لە جەماعەتی بایپۆلەرە. بۆ نمونە بە هیچ جۆرێک ناکرێت کەسەکە ڕۆژێک سعاتی سێ بخەوێ ڕۆژێکی سعاتی پێنجی بەیانی بخەوێ ڕۆژێکی سعات دەبخەوێت ئەبێت جۆرێک لە ڕۆتینی هەبێت. یعنی سایکۆ ئیدوکیشن سایکۆثێراپی چارەسەری دەرونیەکە زیاتر ئەرم بابەتانەیە وە لە کۆتاییشە ئەگەر حاڵەتەکە دەرمانەکان تەئسیری نەبوو و کاریگەرێکی بۆ جۆرە نەبوو کەوە چۆنڵە دڵخوازی ئێمە بێت وەکو دکتۆر ئەوە ECT بەکاردێنین ئلکترۆکۆنڤەلسیڤ تێراپی واتە چارەسەر بە کارەبا بەکاردین ئەمەش لە ڕێگەی جەساتەوە تێدا بێهۆشکاری بەکاردێت. لێرە پێم وابێ خەریکە کاتەکەمان تەواوە بێ ئەوەندە لە ماوەی کاتژمێرێکان ڕەنگە هەر ئەوەندە بتوانین ئێستاش مەجارێک بدەین بۆ چەند پرسیارێک و کۆتایی بە بابەتی ئەم شەوشمان بهێنین. دەست خۆش بی دکتۆر لە پێشکەشکردنی بابەتەکەت. ئەو هاوڕێیانەی کە پرسیاریان هەیە مایکەکەیان ئەکەینەوە توانم پرسیاری خۆیان بکەن. برادەران گەر پرسیارێکتان هەیە بیکەن. گەریش ئێستا هیچ پرسیارێکی هەیە دواتر ئەتوانن ئێوە کاتن بۆ بڕەخسێنن لە گروپەکەیە پرسیار بکەن یان ڕاستەخۆ بۆ خۆم یان مەڕستانی بنێرن ئێمە لە خزمەتتانین.
بەڵێ زۆر باشە دکتۆر. برادەران ئەگەر پرسیاری ناکەن ئەتوانن هەر لە گروپەکە پرسیارەکانتان بنێرن، ئەمە دواتر ئینشاڵڵا دەگەر دکتۆری لۆی ئەنێرین و با جوابتان داتەوە. دکتۆر حەز دەکەم 2 دقەیەکی ڕاوەستن ئەگەر پرسیاریان نەبوو لایڤەکەی کۆتایی پێدینی. زۆر باش. ئێوارە باش دکتۆر. ئێوارە ئێوەش باش. وا خەریکە بێتە نیوە شەو. مادونێوی دەستەکانت خۆشوی سپاس دەکەین. دکتۆر سەبارەت بە پرسیارێک لەسەر دەرمانەکان و پێشنیارەت شێڕاستی ئایا ئەو دەرمانانەی باست کرد وەکو عیلاجی نهایی بەکاردێن، یعنی چارەسەرکەرێکی تەواون لە بۆ ئەو نەخۆشی دوو جەمسەریە، و پێشنیارەکەشم ئەوەیە کە ئەگەر کرا ئینشاءڵڵا لە دەرسەکانی داهاتوو وانەکانی داهاتوو یەکوانە تەرخان بکەیت لە بۆ باسکردن لە دەرمانەکان، بەس بڵێ ئەو دەرمانە ناوی ئەوەیە و ئەوە ناوە زانستیەکەیتی و ئەگەر برادرانی سایکۆپەر هاوکار بن بتوانن ینی وێنەی دەرمانەکان بدۆزنەوە و ئەسلایدەشی لەسەر دروست بکەن و پێشمان بڵێ لە بە ئەو نەخۆشیە بەکاردێ بە کورتی و ئەوە شێوازی بەکارهێنانیتی. ئایا ئەوە شتێکی ڕێگە پێدراوە؟ چکە هەموو ئەوانەی لێرەنە ینی هەرنا بەشی دەروونزانیان تەواو کردی یانیش خوێندکارن لە بەشی دەروونزانی وە بزان مافی زانین و ناسینی ئەو دەرمانانەیان هەیە. بۆ بابەتی دووەم ئاساییە، ینی تەنها وەکو زانیاریی گشتی زانیاری هەبێت لەسەر دەرمانەکان لەبەرەوەیەوە بەرکەوتتانە بێت دەبیستن ئەوانە، بەڵام بۆەوە تەداخل بکەن چۆنڵێ لە نووسینیان وەسفکردنی بۆ کەسێک ئەوە تۆزی بابەتی قانونی و ئەخلاقی ئەوی تێدایە. بەڵام دەکرێت ئێمە کورتێک لەسەر دەرمانەکان هەر باش نابوون باز بکەین، کێشەمانە ئەگەر بێتان خۆش بێ یەکێک لە ئەوانەکان تەرخانەکەین بەوەوە. بۆ پرسیاری یەکەمیشت ینی بۆ پرسیارەکەشت ئەوەی دوم پێشنیار بوو، ئێمە هەندێک نەخۆشیمان هەیە لە دەرونیا نۆت کیورەبڵ، ئەنی واتە چاک نابێتەوە، واتە بەنیازی ئەوە نەبیوە کەسەکە وەکو ئەوەی بێتەوە کە پێشەوەی کەەوە توش بووە. تەنها ئێمە کەمکردنەوەی ئارازەکانە نیشانەکانە، کەمکردنەوەی ئەو دەردوو ڕەنجەیەکەوە نەخۆشەکەی کێشەیە، کەمکردنەوە دەردێکەوە خێزان و خانەوادەکەی کێشن باشە، کەمکردنەوەی ئەو مضاعفاتانەیە کە سەکە تووشێ ینی ئەگاتە ئەوەی بۆ نمونە کار و پیشەکە دەست بدا، ئەگاتە ئەوەیەوە هەموو پەیوەند کۆمەڵاتیەکان چێ، بەڵام بین دەرمانەکان وامان کە چاک بێتەوە و بگڕێتەوە سەر ژیانی ئاسایی سەدی خۆی وچینێکی نە بە هیچ جۆرێ. بایپۆلار، شیزۆفرینیا، ئەمانە ئەم بەتایبەتی ئەم دوو نەخۆشیە، ینی هیچ چۆنەڵێ ئەوەی تێدا نییە. زۆریش گرنگە ئێمە ئەو ڕۆشنبیریە بڵاوکەینەوە هەر کەسێک ئەم دوو جۆرە نەخۆشی تێدا بوو، هەندێک جۆری نەخۆشی خەمۆکی زۆر قورسیشمانەیە، بە هیچ جۆرێک ئەو خەڵکە چۆنەڵێ لە نێوان دوو کەوانەیە تاختە چی و ئەوانەی کەوا بە حسابی ئەوەی کەوا بە عیلاجی جیایی و نازانم بە هەندێک شت کە نامەوێت ناوی بڵێم ئەیانەوێ عیلاجیان بکەم بە هیچ جۆرە عیلاجنامە. شیزۆفرینیا بە هیچ جۆرە بیبێتە ئەڵمانیا بیبێتە ئەمریکا لە باشترین نەخۆشخانە بە هیچ جۆرێک دەرمانی نییە، یعنی تەنها کەمکردنەوەی ئارازەکانە، کەمکردنەوەی ئەو دەردوڕەنجەیەکەوە کەسەکە و خانەوادەکەی بینن. لەبەر ئەم ڕۆشنبیریە زۆر زۆر گرنگە. زۆر باش، ئەگەر پرسیاریکە هەیە لە خزمەتا دەبین.
برادەران گەر پرسیاری ترتان هەیە بیکەن و ئاگادار بن فۆرمی غیاباتەکەش دانرایە تەنها لەتان هەیە لە ماوەی 10 دقە فۆرمەکە پڕ بکەنەوە ئەو بەشداروانەی کە لێرن فۆرمەکەی پڕ بکەنەوە لە ئەوەی لە غیاباتەکەی بێبەش نەبن گەر پرسیاریشتان نییە با لایڤەکەی کۆتایی پێبینین دکتۆر پێم وانییە پرسیاری دیهەبی ئەگەر پرسیاریشان هەیە توانن هەر لە گروپەکە دای بدەن ئەمە دواتر لۆتوی ئەنێرین دەست خۆش بی دکتۆر لە پێشکەشکردنی بابەتەکەت سوپاست ئەەکەین ئەم ڕۆژگەشتی ناوانەی کۆتایی خولی سێمی سوپەرڤیژنی نەخۆشیە دەرونیەکان بۆ هیوای سوودی هەبی لە هەمووتان دەست خۆش بی دکتۆر سیەوەش خۆش بێ و هیوادارم سوودتان لێ بینی بێ شەوتان شاد شەو چا دکتۆر